بازەکەین وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ دەستگای خێرخوازی ڕوانگە لە ساڵی 2022 ڕووپێویەکی کردووە لە سەیمانی لە هەڵەبجە لە گەرمیان لە ڕاپەڕین بەپێی ئەو ڕووپێوی ئەوان کردویانە لەو سنوورە 1466 مناڵ تۆمار کراون کە کارەکەن. جگە لەم پرۆژەیە ئێمە پرۆژەیەکی کەمان هەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆ و مناڵ پارێز. ئەم پرۆژەیەیان جیاوازە یەکەم بۆ هەموو هەرێمی کوردستانە بۆ سلەیمانی هەولێر دهۆک هەروەها پرۆژەکەی ئێمە ئەم پرۆژەیەیان هاوکات لەگەڵ ڕووپێویەکە چاودێری و پاراستنی مناڵەکانی لە ئەستۆیە. چاودێری مناڵەکانەکەن سەردانی خێزانەکانەکەن ئەیان پارێزن لە توندوتیژی لە چەوسانەوە هەروەها چەند پرۆژەیەکیان هەیە بۆ دابینکردنی هەنێک لە پرۆژەی بچووک بۆی بژێوی ئەم خێزانانەوە بێ کە کار بە مناڵەکانیان نەکەن. ئەم پرۆژەیە کە ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ مناڵ پارێز بەڕێوەیە بەین دیارە ئێمە وەک وەزارەتی کار توێژەری کۆمەڵایەتی و پشکنەری کارمان دابین کردووە. وەزارەتی ناوخۆ هەموو گواستنەوە و ئەرکی تیمەکانی لە ئەستۆ گرتووە لەگەڵ پۆلیسی نەوجەوانی دابین کردووە. مناڵ پارێزیش بە هەمان شێوە توێژەر و سەردانی ماڵەکان و دۆزینەوەی کاری لە ئەستۆ گرتووە. بۆیە لێرەیە ئێمە ئەم پرۆژێ و وردەکاریەکەی جێڵین بۆ ناسخان نوێنەری مناڵ پارێز بۆ ئەوەی پێمان بڵێ کە ئێستا پرۆژەکە گەیشتۆتە کوێ ڕووپێویەکەیان گەیشتۆتە کوێ و توانیویانە چەند ماڵ سەردان بکەن وەچی بۆ ئەم خێزانانە بکەن. فەرموو ناسخان. دەستخۆشیتان لێ یەکەم زۆر سپاس کە لەم ڕۆژەیە بتوانین لە ڕۆژی لەم ڕۆژە کە توانین ڕۆژی بەرەنگاربوونەوەی ئیشپێکردنی مناڵە کە لەلایەن ڕێکخراوی ئایڵۆ توانراوە ئەم ڕۆژە دابنرێت. ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە ساڵی 2007 توانێ ئێمە کار لە مناڵی ئیشکەرە ئەەکەین و توانیومانە لە هەرێمی کوردستانە بتوانین سنوورداری کەین لەو کاتێک کە ئێمە لە 2007 و 2008 کارمان کردووە مناڵانی خانە خوێ بووە. بەڵام ئێمە توانیمان سنوورداری بکەین لە هەرێمی کوردستانە لەو کاتەدا و لە ساڵی 2007 کە کاتی ئەوە پەنابرانێکی زۆر هاتن ناو هەرێمی کوردستانەوانی ئاوارەیەکی زۆر ڕوویە بۆهۆی شەڕی داعشەوانی جارێک کە ئێمە لە هەرێمی کوردستان مەسحمان کردوانێ و توانیمان ژنەی چاودێریکردن و پاراستنی مناڵی ئیشکەر دروست بکەینەوانێ بۆ ئەوەی بتوانین دەستنیشانی ئەو مناڵانە بکەین کە کاریان پێکرێ. خۆشبەختانە ئەم ساڵ توانیومانە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و تەمان وەزارەتی ناوخۆ توانین پرۆژەکەمان پەری پێ ببین ئەوان کە توانیوانە بە سێ توێژەری کۆمەڵایەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە هەر سێ شاری سلەیمانی و هەولێر و دهۆکە هەروەها پشکنەرێک کە بتوانێت لەگەڵ لیژنەکانە دەرچێ بۆ شوێنکارەکان بۆ ئوتێلەکان مەیخانەکان کافیەکان هەروەها 6 پۆلیسی نەوجوانان و لێرە ئەتوانم سپاسی پۆلیسی ڕێکاریشکەم لە شاری هەولێرە کە ئەوان زۆر هاوکارمان بوون. توانیومانە سیستمی چاودێریکردن و پاراستنی مناڵی ئیشکە بکەین کە لە شاری سلەیمانیە لەم ساڵ کە توانیومانە کە لە مانگی چوارەوانێ ئەتوانم بڵێم لیژنەکە بە تەواوەتی کەوتوتە کار و دوای ئیمزاکردنی یادداشتنامەکە لە شاری سلەیمانی 121 مناڵ دەستنیشان کراوە و بەڕێوەبردننی کەیسی بۆ کراوە. ئێمە توانیومانە وەشیاریش بین بە خێزانەکان لە شاری دهۆکە 122 مناڵ دەستنیشان کراوە بە هەمان شێوە وشیاری بە خێزانەکان دراوە و کاری بۆ کراوە. بەڵام لە شاری هەولێرە بەداخەوە لەبەروی سیستمەکەمان بەڕاستی ئەو لیژنەیە وەکو ئاماژەم پێیا پۆلیسی نەوجوانانمان کەم بوو بەڵام خۆشبەختان وەزارەتی ناوخۆ وعدی پیاین کە پۆلیسی نەوجوانان زیاد بکا بۆمان. ئێمە پۆلیسی ڕێکاری بەڕاستی لەگەڵ قایمقامی هەولێرە توانیوان یارمەتیمان بن تاکو لیژنەکە بکەوێتە کار. لیژنەکە تازە دەست بەکار بووە. ئەوەی کە لە شاری هەولێرە هەیە 49 کە ئیسپانی کە دەستنیشان کراوە
کە پەنابەرن کە لەلایەن پرۆژەی کەمان هەیە پرۆژەی بەڕێوەبردننی کەیس و پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتیە ئەوەش بە هەمانگی لە نێوان منداڵپارێزی کوردستان و UNHCR ئێمە توانیمانە بەڕاستی ئەم لیژنانە بکەین لە ساڵی ئاماژەش دەتوانم بەوە بڵێم ئێمە توانیمانە لە ساڵی 2022 لە شاری هەولێر 509 مناڵ ڕست کراوە و چاودێری کراوە و وشیاریراوە بە خێزانەکانیان ڕۆژی بچوو بۆ هەنێ خێزان لەو خێزانانەی کە کەم دەرامەت بوون کراوە پاڵپشتنی مادی کراون هەروەها لە شاری دوهۆکە بە هەمان شێوکە پرۆژەکەمان لەگەڵ ڕێکخراوی ئایەڵۆیا بوو ئێمە توانیمانە 522 مناڵ دەستنیشان بکەین و دووری بخەینەوە لە مەترسی کارکردن و لە شاری سلەیمانیشە 180 مناڵ. بەڵێ ڕۆژی 12/4 لە ئەنجومەنی وەزیران سیاسەتی پاراستنی مافی مناڵ پەسەند کراوە. لەناو ئەم سیاسەتەیە یەک بەشی تایبەت هەیە بۆ مناڵی کارکەر. لە سیاسەتەکەیە هۆکار و چارەسەر و ڕێکاری چارەسەری و ئەو لایەنانەی کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق مادەی